کۆمپانیای گازپرۆم لە دوایین لێدوانی بەڕێوەبەری گشتی کۆمپانیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەڵێ ئێمە تەنازولمان کردووە لە بلۆکی هەڵەبجە بەڕێکەوتنێک لەگەڵ حکوومەتی هەرێم کە لەبەرەوەی ئەو ناوچەی کە غازی تەوەقوعکرێ لێ بێ و ئەمان بتوان ئیسفادە بکەن بە پێی وتەی ئەوان کە ناوچەیەکی من ڕێژکراوە ئەوان لەبەر ئەم هۆکارە تەنازولیان کردووە لێ و حکوومەتی هەرێمیش قەناعەتی کردووە بە مبەڕێرەکەیان کە ئەم مبەڕێرە دروستە هەرچەند بەلای منە مبەڕێرێکی لاوازە چونکە بلۆکێک وەبەرهێنانی تیا بکەی زۆربەی جار کۆمپانیایەکی بچووک لەوانەیە بڵێم تاوەرێک لە تاوەرەکانی ساڵات دانێ ناوچە من ڕێژکراوەکان پاکات و ئێستا کۆمپانیایەکی گەورە بۆ بلۆکی نەوتیە یعنی ئاسانترە توانێت بۆی پاکاتەوە بەڵام ئەوان تەنازولیان کردووە لەو بلۆکە بۆ بلۆکی شاکەل یەک کە بیرێکیان لیاوە و بڕیارە سیوێکی 12 بیری دووەم لێ بدرێ ئەو مەسروفاتەی کردویانە ئێمە نازانین تا چەندێک بۆیان نەگەڕێنەوە بەڵام بڕیار بوو کە لە کاتی واژووکردنی گرێبەستەکانە 30 میلیۆن دلار دابین بکەن بۆ پارێزگای بۆ بلۆکی هەڵەبجە نەک پارێزگای هەڵەبجە و ئەوان بە پێی وتەی خۆیان 30 میلیۆن دلارەکان پێشکەشی حکوومەتی هەرێم کردووە و بە تایبەتی وەزارەتی سامانە سروشتیەکان لە بریەوەی بدرێتە بلۆکی هەڵەبجە دراوەتە کۆمپانیاکان بۆ قەرەبووی ئیش و کارەکانیان